بەناوی خوای بەخشەندە و میهرەبان بەڕێزان سڵام عەلەیکوم و ڕەحمەت اللهی وبەرەکاتوه. هیوادارم ڕۆژ و تاعەتی هەموو لایەکتان قبوڵ بێت. بۆ هەڵقەی هەشتەمی ڕێوڕەسمی شارستانی گەیشتینەوە خزمەتتان. باسمان کرد پێشوو کە بە سڵامێک ارتباتی ئیجتماعی دەست پێکات و ئەو سڵامە ئەتوانێت چوار موحیتی ارتباتی لە مخەڕبی ڕەوان تا موحیتی گەشەی ڕەوان دروست بکات. دوای ئەوە کە سڵاو کریا و قسە دەستی پێکرد، پاک زەبانی تەرح کریا کە پاک زەبانی ئەتوانێت گەشە پێدەری ژیانی شارستانی وێت. ئەمڕۆ لەسەر پاک دڵی هاینە خزمەتتانە. دەروون ناسە لێژن بۆ هەر کارێک پێویستە هەست و زانیاری و یەکۆ تەعامڵ بکەن تا کارێک بخولقێت. ئەگەر زانیاریمان لە کارێکە لە 100% بێت، بەڵام هەستمان سفر بێت و هەست نەجوڵا بێت، بە هەزار زانینەوە هیچ ئیشێک دەست پێ ناکات. لەو لایشۆ ئەگەر هەستی ئێمە لە 100% بێت، بەڵام لە زانیاری هیچمان نەبێ و سفر بین، 0 لە 100 ئەگەر زەرب بکرێت نەتیجەوێتە 0، یعنی هیچ کارێک دەست پێ ناکات. بۆیە پاک دڵی وەکو وەسیلەیەک بۆ دڵگەرمکردن و دڵگەرمبوون لە تەعامڵی ئیجتماعیە ئەتوانێت زانیاریەکان بەرەو گەشە بخاتەڕێ و هەرچیە پاک دڵی و گەشەی دەرونی زیاتر بێت، ڕەفتارەکان موسبەتتر و جوانتر ئەخولقێت. گەشببینی وەکو شتێک لە دڵا باسەکرێت، بەمانایەوەسە ئینسانەکان لە پەرداخێکی ئاو نیوە خاڵیەکەی تماشا نەکەن کە بێژن ئاوەکە تەواو بوو، بەڵکو نیوە پڕەکەی تماشاکەن کە بێژن ئەوەندە ئاومان هەیە و ئەتوانین تینوێتی خۆمان یا کەسێکی پێ بشکێنین. گەشببینی ئومید و دەواازەی ئومید بازەکات و لە تاریکیەکانە گڵۆپێکی ڕۆشندا ئاگرسێنێت. ئینسانی گەشببین متمانەی بەخۆی و بە بەرانبەر تا زەمانێکە خەلافی سابت نەوێ هەست و هەرم متمانە ڕێگەوبان سەفەر و گفتوگو ممکنەکات. ئێمە کاتێکە سەفەرێک لە جادەیەکە دەست پێەکەین، بەرانبەرمان سایقلێکتێن کە ئەگەر سەیاقەتیان بڵێنێ و باش ڕانندگی نەکەن، خەتەرە ئێمە و خۆیان لەناو بوون. بێ ئەوە ئێمە مەدرەکی ڕانندگی ئەوانمان تماشا کردوێت